ساڵتان باش ئەم بەیاننامە بەیاننامەیەکی زۆر گشتگیرە لە کۆمەڵێک بابەت و سێکتەر و لایەن پێکاتوە ئێمە بۆ ئەوەی کاتی زۆر نەبین بەیاننامەکە بەسەرەوەی بەڕێزدا بەش دەکەین و بەشێک لەو بەیاننامە ئەخوێنینەوە بە تایبەتی من ئەو بەشەی کە تایبەتە بە بواری کللتور و هونەر ئەوەتان بۆ خوێنمەوە لە دوای منیش بەڕێز کاکدانەر بەشی وەرزشەکە خوێنێتەوە بەوەی کاتان نەبێت نامەنێ بەیاننامەکە هەموو بخوێنەوە لەبەر زۆر دوور درێژە. ئێمە وەکو کۆمەڵێک هونەرمەند ڕۆشنبیر ڕووناکبیر چالاکوان وەرزشکار بەڕاستی لەم دۆخە ناڕازین وەکو هەموو خەڵکی ئێرە کۆمەڵێک داخوازیمان هەیە کۆمەڵێک کەم و کوڕی گەورە هەیە بە تایبەتی لە بواری هونەر لە بواری کللتور کە بە شێوەیەکی بەرچاو و پەراوێز خراوە ئەوری لە ناردێتەوە دو هەمین سێکتەرە کە لەم وڵاتە بیری لێ بکرێتەوە بایەخی پێ بدرێ بۆیە ئێستا بەڕاستی هونەرمەندان ئەدیبان هەموو بوارە کللتوریەکان لە جێژنێکی گەورەیە تووشی کێشەی گەورە بووین خەریکە هەموو کارە هونەریەکان ئەوەستێ خەریکە هزر لە وڵاتە ئەوەستێ خەریکە هونەر بێ خاوەنە بێ پێمان خۆشە ئەم داواکاریانە ئاراستەی لایەنە بەرپرسەکان وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو کەسانەی بەرپرسن لەم کەیسانە بخوێنینەوە. داخوازی هونەرمەندان دروستکردنی دەستەیەکی باڵای پاراستن و پەرەپێدانی کللتور و هونەر و ڕووناکبیری کوردستان. دووەم چالاکردنی بڕیار و یاسا و ڕێنماییەکانی نێو وەزارەتی ڕۆشنبیری لەبارەی وەبەرهێنانی کللتور کە نمایندەی گەل و حکومڕانیە و نابێت چیدی کە پاشکۆ و وەزارەتێکی فەرامۆشکرا بێت یعنی بەڕاستی نابێت چیتر وەزارەتی ڕۆشنبیری بەم شێوەیە مامەڵەی لەگەڵ بکرێت کە دووە هەمین وەزارەتە لە ئەجندای حکوومەت هیچ بایەخێکی پێنادرێ هیچ زۆرە دەسمایەکی بەدەست نییە بۆی پاڵپشتی کاری هونەرمەندان بکات و بەجارێک ئەم کەرتەی فەرامۆش کردووە. سێم تەرخانکردنی بودجەی ساڵانە بۆ بەرهێنانی کللتور و هونەر و ڕووناکبیری کە لە تواناییدا هەبێت وێڕای دروستکردنی بەرهەمی ناوازە لە فیلم و دراما و بوارەکانی دیکەی هونەر لە ناوخۆدا ئاستی کوالیتی بەرز بکات و بۆ دەرەوەش هەناردەی بکات یعنی یەک لە کێشەکانی هونەری کوردی ئەوەیە کە ئیشەکانمان تا ئێستا هەمووی ناوخۆین ینی لە مارکێتینگ لە هونەری کوردیە مەسەرەن کاکجەلیل دوو درامای چەند درامای گەورەی کردو بەڵام ئەم درامایە تەنها لە ناوخۆی کوردستان ماوەتەوە ئیترابێت لەمە دووە بەرهەمی هونەرمەندی کورد مارکێتینگی بۆ بکرێ کاری بۆ بکرێت بۆی لە شوێنی کەش نیشان بدرێت خەڵک هونەری کوردی ئاشنا بێ. چوارەم کردنەوەی زیاتری ناوەندی هونەر و چاندنی ڕۆحیەتی کوردی و بایەخدان بە زمان و ئەدەبی کوردی و وەرگێڕان و ڕێخستنەوەی چالاکی و بۆنە و یاد و فستیڤالەکان. پێنجەم بەرهەمی نووسەر و هونەرمەند و ڕووناکبیران پارێزراو بێت و لە بەرامبەر ماندووبوون و بەرزکردنەوەی ئاستی بژێوی و داهێنان پاداش بکرێن. دوای خستنەڕووی ئەم داواکاریانەش ئەو ڕاستیە ژەبیر هەموو لایەک دێنینەوە کە هونەر بە سروشتی خۆی قابلی بە حیزبیکردن و بە سیاسیکردن نییە. ببورن ئێستا پێم وت کاکە ببورن وەزم خاڵێکمان ماوە ئەمە ئاخیر خاڵە بەڕاستی ئێستا لە وەزارەتی ڕۆشنبیری و لە حکوومەتی هەرێم لە پەرلەمان یاسایەک دەرچووە بە مەسەلەی کۆپیڕایت بەڵام ئەو یاسایە وەکو زۆرێک لە یاساکانی تری ئەم وڵاتە بە هیچ شێوەیە کاری بۆ ناکری میکانیزمی جێبەجێکردنی دەرنەکراوە هیچ لایەنێک بەرپرس نییە لە جێبەجێکردنی ئەم یاسایە بۆیە مافی هونەرمەند پێشێل کراوە یعنی ئەمە یەکێک لەو شتانەیە کە پێویستە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ناوخۆ ئەو وەزارەتانێک کە پەیوەنددار بۆ مۆزوعە بێنە سەرخەت و چیتر مافی هونەرمەند پێشێل نەکرێ و زۆر سپاس. ئێستاش من حەمە سوار عەزیزم نووسەر و ڕەخنەگری شانۆم. بەڵێ باش هەرێک خوێنمەوە بەیاننامەکە باس سەر چاو خۆشەویستان سڵاوتان لێبێ ئەمڕۆ 6/2/2021 کۆمەڵێک لە هونەرمەند و ڕووناکبیران و وەرزشەوانانی دێرین و وەرزشکاری نوێ لێرە کۆبووینەتەوە لەگەڵ چالاکەوانی مەدەنی کە لەگەڵمانن لەگەڵ ئازان لە سنتەری میترۆ و چەند بەڕێزێکی تر کە لە دەرەوەی شار و شارۆچکەکانی کوردستانەوە هاتوون لە کەرکووکی خۆشەویست لە چەندین ناوچەی دەرەوەی هەرێم هاتوون بۆ پشتگیری ئەم داواکاریەوەم بەیاننامەیە. تەبیعی بەیاننامەکە گشتگیریە بەیاننامەیەکە کۆپی نەکراوە لەسەر کاغەزەوە تا لەناو مۆبایلەکانە بۆی کەس دوایی کەس تۆمەتبار نەکا بەوەی کە دەستێکی لە پشتەوەیە ئەم کۆمەڵە خەڵکە بە سروشتی خۆی بە شێوەیەکی
عەفەوی هەمووان کۆبوونەوەیەکمان ساز کرد بۆ ئەوەی باسێک لەم دۆخەی ئێستای کوردستان بکەین. بێگومان ئەوەی کاک حەمەد سوار خوێنەوە بەشێک بوو لە بەیاننامەکە بەشی ئەدەبی و هونەری و سێکتەرێکی گرنگی ژیان بوو. سێکتەرێکی تری گرنگی ژیان ئەوەیە کە وەرزش لە کوردستاندا تاکو ئێستا هیچ ناسنامەیەکی نییە. تەبیعی من بە ئیزنی کاکە حەمە پچکۆلی گەورە و مەزن، مامۆستا عەبدولی حەمەد جوان، کاک دلێر و تەواوی و خۆشەویستانەی تر کە لە بواری وەرزشدا ڕۆژگاری خزمەتیان بە میلەتە کردووە، من وەکو بچووکێکیەوان بەشی وەرزشەکە خوێنمەوە و تەواوی کۆتایی بەیاننامەکەش بێگومان هەر لە پاش ئەو بەشەوەیە کە منەی خوێنمەوە. پاش باسکردن لە دۆخی هونەر و ئەدەب و سێکتەرەکانی تری ژیان بێگومان سەبارەت بە بواری وەرزش کە لە ئێستادا پنتی سەرەکی و قەوارەی گەورەیە لە گیان و لە ژیانی مرۆڤایەتیدا، دەبێت وەرزشی کوردستان بناسرێت لەسەر ئاستی ناوخۆیی لە عێراق و دواتریش لەسەر ئاستی ناوچەیی وەرزشی و وەرزشەوانانی کورد بکرێنە ناو ژمارە و کاری جدیان بۆ بکرێ تا ئەوانیش بتوانن ناو شۆرەت و نازنامەی کورد و کوردستان بن لە جیاندا و پەخشی بکەنەوە. بۆ ئەمەش دەبێ ئاوری جدی لە سێکتەری وەرزش بدرێتەوە، چونکە هاوشان لەگەڵ هونەر وەرزش باڵێکی تری ژیانە کە ژیان بە دوو باڵە فڕێ، ئەوانیش هونەر و وەرزشن. لە کۆتایی ئەم بەیاننامەیەشدا سەرنجی هەموو لایەک بۆ ئەم خاڵانە ڕادەکێشین. یەکەم، هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە ئێمە بەم بەیاننامەیە وازناێنین، بەڵکو ئەمە ڕاگەیاندنی سەرەتایەکی نوێی کار و فشارمانە لە پێناو چاکەی گشتی ئێستا و ئایندەی گەلەکەمان. دوو، دش بە هەموو شێوازێکی تونند و تیژی نامەدەنیانەین لە دەربڕینی هەڵوێست و ناڕەزاییدا و جەخت لەسەر مەدەنیبوونی چالاکی و هەوڵەکانمان دەکەینەوە. سێ، چاوەڕوانین حکومەتی هەرێم بە پیر ئەم داواکاریانەوە بێت و هاتنە سەر هێڵی گەرمی ئێمە بە جدی و ئیجابی وەربگرێت. ئێمەش ئامادەین لە نزیکەوە لەگەڵیاندا بنیشین و زۆرتر قسە لەسەر ئەم بابەتانە بکەین و بگەینە دەرەنجامێکی باش و دڵخۆشکار بۆ گەلەکەمان. چوارەم، چاوەڕوانین وەزارەتی ڕۆشنبیری بەشەکەی خۆی بە هەند وەربگرێت و ئێمەش بە ئەندازەی بوونی ئیرادە بۆ ڕاستکردنەوەی دۆخەکە ئامادەی هاوکارین. سەربەرزی بۆ گەلەکەمان و ئایندەی ڕۆشن بۆ قەوارەی سیاسی سەرکەوتوو بێت خەباتی مەدەنی توێژەکان لە پێناو چاکسازی و دووبارە بینیاکردنەوەی سیستەم و وڵاتێکی ئاوەدانتر و ئازادتر و دادپەروەرانەتر لەگەڵ وەرزش و هونەر و ئەدەب و ڕووناکبیرێکی گەشتری کورد بۆ هەموو گیان. لە کۆتاییدا داوا لە تەواوی چین و توێژەکانی کۆمەلگای کوردی دەکەین لە ناو دەرەوەی کوردستان کە پشگیری و هاو هەڵوێستی خۆیانمان بۆ دەرببڕن لەگەڵمان بن تا دەکەین بە ئامانجێک کە بۆ داهاتووی قەوارەی کورد لە عێراق و ناوچەکە گرنگی و کاریگەری هەبێت و نەوەکانی داهاتوو لە ژێر چەتری ئارامی و ئاسوودەیدا بەحەوێنەوە، نەوەک لێپرسینەوەمان لێ بکەن و بڵێن ئێوە بۆچی لەو ڕۆژگارەتا هەڵوێستان نەبووە. درود بۆ ڕۆحی بەرزەفڕی شەیدانی کوردستان، سەربەرزی بۆ گەلی کوردی زیندوو، خاک و ناو و شۆرەتی کورد بەرز و سەرفراز بێ. کۆمەڵێک لە هونەرمەندان و وەرزشکاران و ئەدیبان و ڕۆشنبیران و چالاکەوانی کۆمەلگای مەدەنی و لاوانی کورد لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە دانەرەسڵان میدیاکاری وەرشی و شرۆڤەکاری تۆڵ پێ. سوپاستانم کەم.